قەیرانی دواکەوتن و دابەژنەکردنی موچە دۆخی موچەخۆرانی سەختتر کردووە. بە شێوەیەک فەرمانبەران دەڵێن لە دەی ڕابردوودا هیچ کات وەک ئێستا دووچاری بێموچەیی لەم شێوەیە نەبوونەتەوە. ناڕەحەترین و سەختترین بارودۆخ ئەمڕۆ نەکەر فەرمانبەران بە ئام هەموو ئەم میلەتە لە حاڵەتی قەیرانێکی زۆر سەخت و زۆر ناڕەحەتایە. کابرا مانگە 600,000 حوسەوزەکە کە موچەخۆر شەرنی هەموو موچەخۆرێک 2 ملیۆن و 2 ملیۆن و 3 ملیۆن. هاوڵاتی هەرێمی کوردستان دوو بەشە، بەشێکی زۆر لەسەرەوەی گوێی لە موچە نیە، بەشی خوارەوەی ژیانی ڕاوەساوە. عەرەبەڵە سڕاع منەجل البەقا، ڕۆژانە ژیان بەڕێیەکە بۆ ئەوەی کولەمەرگی ژیانێکی، یعنی ئەگەر ئەم ماوەی 5-6 مانگە سەیری هاوڵاتی و دەموچاوی خەڵکە بە دەموچاوی خەڵکە ئازانی کە خەڵک چەنە برسی و دڵپڕ لە ئازار و ناڕەحەتە و دەسەڵاتیشی نییە نازانێت چی بکات. لە 5 مانگی ڕابردوودا موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنیا موچەی مانگی یەکەم ساڵیان وەرگرتووە. گەرچی حکوومەتی عێراق پارەی موچەخۆرانی ناردووە، بەڵام تا ئێستا دیارنیەکەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لیستی موچەی مانگی دوو بڵاو دەکاتەوە. ئەوەش بارودۆخی موچەخۆرانی پاش نزیکەی 50 ڕۆژ لە بێ موچەیی دژوارتر کردووە. وەرە وەڵی مەعاشخۆر و هی کرێکار و هینی هی بازار و کەسەبەی ناو بازار هەمەی وەزعێکی زۆر خراپە و زۆر شڕە. ئیتر نازان بە تەمای ئەمانە بە تەمای چین. قەزافی ڕۆی، سەدام حوسێن ڕۆی، حوسنی مبارەک ڕۆی، باپیرانی هەمومان ڕۆیشت. باشە کەس هیچی بر لەگەڵ خۆیان. ئاخر بۆچی ئەم دزی و فیزێت تاکەی کاکە بۆچی بۆ پارەی خەڵک نادەن؟ بۆ کوێ بن؟ بەیانێ بن بۆ ئەمریکا بەخوارد دەستی بەسەر ئاگرێ. بۆ کوێ بن کاک بن وەڵا بەجێ یەڵن يوم لا ينفعكم مالكم ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. دڵتان سافکەن لەگەڵ میلەتها. ئەنا خوات وڵاتان بۆ ئەنێرێ. تا ئێستا حیزبەکانی پێگەنەری حکوومەت پاساوی ئەوە دەیەنەوە حکوومەتی عێراق پارەی پێویستی موچەی نەناردووە. لە کاتێکدا زیاتر لە 300 ملیار دینار داهاتی ناوخۆیە و فەرمانبەرانیش دژی پێنەدانی موچەکانیان بایکۆتی دەوامیان دەست پێ کرد. فەرمانبەران و موچەخۆران دەڵێن ئەو دەسەڵاتەیەم بارودۆخی دروست کردو و خەڵکی کوردستانی برسی کردووە پێویستە لە کاتی هەڵبژاردندا تۆڵەیان لێ بکرێتەوە و کۆتایی بە خراپترین سەردەمی حکومڕانی لە مەرێمەدا بهێنرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.